ومێدەوارم دەست پێ بکە بەڵام ئەگەر بکرێ ئەو گفتوگوۆیە لایەنێکی سێهەمی تیاابێ سیاست مدارکی نافداری باشووری کوردستان دبێژێ پارتیا یەکیتیا دیموکراتیک پێدا کۆباسکێ پەکەکەیە دەکەوێ شاشیتیە دە ئەگەر ڕێگریە لەگەرا لەشکری ڕۆژ بۆی ڕۆژاوای کوردستانی دکێ دکتۆر محمود عوسمان سیاستمەدارێ نافدارێ باشووری کوردستانی ڕاگەهاند نەژەما فێت و ئالیەکیەک و ڕێگریە لەگەرا لەشکری ڕۆژ بۆی ڕۆژاوای کوردستانی بکێ و پێیادە بەوێ هەڵوێستا خوا دکەوێ شاشیتیەکە مەزندا و هەروەها پێیادە دکەوێ شاشیتیە دەدەماک و لەگەل ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ ڕێک ناکەوێ هەروەها دکتۆر محمود عوسمان تەکەس کرد و دەدەما نەهادە پێویستە پێیادە و ئەنە کەسە ڕێککەون ژەبەر ڕۆژاوای کوردستانی دڕەوشەکە مەترسیدار و هەستیاردە دەرباز دەبێ دەربارەی ڕادەستکردنا باژارێ من بجێژ ئالیە پێدەڤەش بۆ ڕژێمە ئەسەد سیاسەتمەدارێ کورد گوت و دەدەمانەهادە ئەمریکا رووسیا و ئێران و ڕژێمە ئەسەد سووریە دەهەنە و ئەمریکا بریاردایەک و ژە سووریە ڤەکشێ لەو مەڕۆلە سەرەکەوەیە رووسیا و ڕژێمە ئەسەد بێ و رووسیا دخوازێ چەکدارن ڕژێمە ئەسەد تەبایە خاکە سووریە کۆنتترۆل بکەن هەروها دکتۆر محمود عوسمان دەزانین کوچوونە چەکدارن ڕژێمە ئەسەد بۆ ناوە باژارێ من بجێ بڕێککەفتن هاتیەکردن دەما کوچەکدارن ڕژێمە ئەسەد تەبایە ناوچان کۆنتترۆل بکێ رووسیا وێژە تورکیاە بێژێ ڕژێمە ئەسەد بەگەریایە دەبەرێ و پێویستی بە دەرباسبوونە تورکیا ناکێ دێ بەردەوامیە گوتنا خۆدە سیاسەتمەدارێک کورد گوت و ئەرکە لەسەر لەشکری ڕۆژ بەڕەوانیت بەرخاکە ڕۆژاوای کوردستانی دەبکێ و ڕێگریکردن ژعالیە پێدە بە شاشیتیەکە مەزنە پێنگاوە هەری باش دەدەمە نەهادە ڕێککەفتنە لەگەل ئەنەکەسە داکو کورد بکاربن د سووریان و دەمافێخوا دەستەبەر بکەن دێداویدا دکتۆر محمود عوسمان گوت و پێویستە کوردن ڕۆژاوای کوردستانی هەوڵە یەکڕێزیانە مالە کوردی بدەن بێک و دەستێن دەرە دەستێوەردانی ناوبەرە واندا بکەن وڕاخنە لە پێدەگرت و شەرکردن لەگەڵ ڕێخستنا تیرۆریستیە داعشێ لە دێرا زۆرێ و ڕقایێ دەدەی خویاکردن و پێدا بە نەزانی کار دەکێ